سان دووبارە سڵاتان لێ بە پێشترێمە لە سەرەتای بەرنامەکەی باسمان لە هەندێک هۆکار کرد کە هۆکاری دەستی مرۆین وایان کردووە لەسەر ڕووی زەوی هەندێک هاوسەنگی تێکچێ هاوسەنگی ژیان بەچی تێکەچێ بەوەی کە زیندەوەرەکان وردە وردە کەم بنەوە زۆر جار ئەڵێن 2050 ئەشێ شێر نەبینیتەوە لەسەر ڕووی زەوی هەندێک جاندار و ئاژەڵەیە لەسەر ڕووی زەوی بە هەموو جۆرێک لە جۆرەکان لە ناو بچن 2018 دوایین کەرکەدەن لەسەر ڕووی زەوی نەما تا دوانیان لە یەکێک لە باخچەی ئاژەڵانەکان نێرینەیەک بدۆزنەوە بتوانن کارداری پیتاندن و ئانە ئەنجام بدەن بۆی زیاد بکە بەڵام ئەمڕۆ کە ڕۆژی گیانی هەمە چەشنەی زیندەوەرانە وڵاتە زلهێزەکانی دنیا بەرنامە و پلانی تۆکمەدانن بۆی بتوانن بەرەنگاری ئەم بابەتە بنەوە و هەندێک لەو زیندەوەرانە بەڕاستی بەرەو لە ناونچن چونکە سروشت پێویستی بە مانەوەیانە و هاوسەنگی سروشت تێکەچێ ئەمڕۆ بەگشتی لەسەرەوەی کە بزانین هەمە چەشنەی زیندەوەران چییە لێکەوتەکانی چین و هەمە چەشنەی زیندەوەران چی و چیەگرێتەوە تەنانەت پێما بێ ئەگەر وا بڕات کارە کاتە سەر خواردنی کە مرۆڤایەتیش دەیخوات و مرۆڤایەتیش مەترسی لە ناوچوونی لەسرە پرۆفیسۆر دکتۆر ڕەزا حەسەن بەڕێزیان پسپۆڕی بایۆلۆژی و مامۆستای زانکۆ لە لامان میوانە ئەمڕۆ باس لەم ڕۆژە گرنگە و لێکەوتەکانیمان بۆ کات پرۆفیسۆر بەخێر بێبانیت بۆ ئەوانەی کە نازانن هەمە چەشنەی زیندەوەران مەبەستمان لێی چییە و ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئەوەشە هەمە چەشنەی زیندەوەران چییە و بۆچی ئەم ڕۆژە دیاریکرا بەڵێ بەنسبەت هەمە چەشنەی زیندەوەران واتە ئەگەر گوی زەوی یاخود هەر پارچەیەک لە ئیکۆسیستم بریتیە لە ژینگەیەک کە چەند کۆمەڵێک یاخود چەند مجتەمەعێکی ڕۆکی بڵێن مێرووەکان گیانەوەرەکان ئەمانە هەمووی مجتەمەعن بەیەکەوە لەگەڵ یەکە کارلێگەکەن و هەر یەکی چند تەسیری هەیە لەسەری و مرۆڤیش تەبعاً لەسەروی هەر هەمویانەوە واتە کارلێکی بینی ئەم کۆمەڵگایانەیە لە ژینگەیەکە لە ئیکۆسیستمێکی زەویدایە لەسەر ڕووی زەوی ئیکۆسیستمێکی تەندروستیش ئەبێ ئیکۆسیستمەکە تەندروست بێ بەڵێ لە ئیکۆسیستمێکی تەندروستە ئەمە وەکو تاریفەکەی دیارە ئەم ئیکۆسیستمە هەمیشە لە گۆڕانکاریایە بە زۆر کاریگەری بە تایبەتی مرۆڤ لەسەر و هەمیانەوە یەکێکە لەو کەسانی کە زۆر کاریگەری لەسەر ئەم هاوسەنگی زیندەوەرانە هەیە تەمان هاوسەنگی زیندەوەران وەکو جەنابەت چەند نمونەیەکت باس کرد تەنها بۆ ئەوە نییە جۆرێک لە حیوان یا ڕووەک یا گوڵێ یا باڵندێ یا خودگیانەوەرێکی ئاوی بمێنێتەوە لە ژینگەکە بۆ جوانی بێ بۆ بەڵکو ئەمانە کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤەکان لەسەر ژینگەکە لەسەر ئاسایشی خۆراک لەسەر ئەو دەرمانانەی کە مرۆڤ بەکاریێنێ بە کورتەکە یعنی بایۆدایڤێرسیتی یعنی ژیانی مرۆڤ یاخود بڵێن هەموو ژیان لەسەر کوڕی ئەرزیەک بێتەوە زۆر باشە کاتە دکتۆر بۆچی ئەم ڕۆژە دیاری کراوە بە تەنها ڕۆژێک بۆ ئەم بابەتە گرنگە چه ئامانجێکی لە پشتەوە بەڵێ زۆر پرسیارێکی جوانە طبعاً ڕۆژی 22 پێنجی هەموو ساڵێ نەتۆیە گرتوەکان یادی ئەو ڕۆژاکەنەوە هەر جارەی لەژێر دروشمێکە پاشەوەی کە لە ساڵانی ڕابردووە لە چەند ساڵێکی ڕابردوو هەست بە مەترسی ئەوە کراکە زەوی بەرام تووشی بڵێن ڕوبەڕووی کارەساتی ژینگەی زۆر بۆتەوە ئەویش هۆکارەکەی زیندەوەرانە بۆیە ڕۆژێکیاندانە لە نەتەوە یەکگرتوەکان کە لەو ڕۆژەدا هەوڵ بدرێ پلان و بەرنامەی درێژخایان و کورتخایاندا بنرێ بۆ چارەسەری ئەم کێشانە طبعاً لە ساڵی 1992 ئەم وڵاتەکان هەستان بۆ ئەوەی بیرکەنەوە چۆن بەرنامەیەکی درێژخایان و کورتخایان دانێن بۆ چارەسەرکردنی کێشەی بایۆدایڤێرسیتی ئەوە بوو لە ماوەی 30 ساڵە هەتا ساڵی 2022 توێژەرەکان و زاناکانی بواری ژینگە و بواری بایۆلۆجی گەیشتە ئەو ڕاستی کابێ دوو پلانمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ژینگە وەکو خۆی لێ بکەین و چکە ژوون بەڕاستی بایۆدایڤێرسیتی تووشی کارەسات بووە تووشیەوە بووە کە ساڵانە ملیۆنەها جانەوەر
تووشی لە ناوچوونە بێ کە پێڵێنێم کڕاست. بەڵێ ئەو بەرنمەیەت بۆ باسکەم دوو بەرنمەیان دانا لە ساڵی 2022 بەرنمەیەکی کورتخایەن لەگەڵ بەرنمەیەکی درێژخایەن. بەرنامە کورتخایەنەکە تا ساڵی 2030 کە ئێستا ئێمە لە 2026 4 ساڵی ماوە. لەم پلانە ئەم توێژەرانە وایان دانا بوو کە بتوانن لە سەدا حەڤەی هەتا 2030 ئەو جانەوەر و ڕۆک و باڵندە و ئاژەڵانەی کە لە ناوچوون و گرنگن بۆ ژینگەکەمان بتوان ئەوانە بگەڕێنەوە. طبعا نزیکەی 700 ملیار دۆلاری ساڵانە بۆ دانراوە بۆ ئەم بەرنمەیە و بەرنامە درێژخایەنەکە تا ساڵی 2050 کە بتوان لە سا 50 ئەو زەرەرانی کە بەرژینگە کەوتووە لە ڕووی زیندەوەریەوە بتوانین بیگەڕێنەوە. طبعا ئەم ساڵ وەکو جەنابتانەزان هەر ساڵە و لەژێر دروش بێکایە ئەم ساڵ ئەڵێ با هەموو پێکەوەی لە ناوخوا کار بکەین بۆ ئەوەی کاریگەری هەبێ بۆ لەسەر هەموو یانواتە هەر یەکێ چۆن لە کوردی خۆماناڵێ هەرێکە و بەردەمی ماڵەکەی خۆی پاکاتەوە شارەکە پاکە بێ بزەبت هینەکەیان ئەوەیە ئەم ساڵ بەرنامەکەیان ئەوەیە. بۆیە عێراقیتیایە دکتۆر عێراق وەبزانم لە 2008 بەیاننامەیەکی واژۆ کرد. بەڵێ ئێستا ئەو هەموو وڵاتانی کە لە ئومەمی متحیدایان واتە نزیکەی 190 دەوڵە زیاترە زۆربەی ئەم وڵاتانە طبعا بە حەجمی ئەوەی لە کوێ ئێمە ئیکۆسیستم یاخود ژینگەی ئاویمان هەیە لەگەڵ ژینگەی وشکاییمان هەیە کە زۆر کاریگەری تیاهاتۆ بە حەجمی ئەو زەرەرە و لەکوێ دەست پێکەنەوە ئەو وڵاتانە بەشداریەکەن لەو وڵاتی ڕەنگە ئۆقیانوسەکان کێشەی بایۆدایڤەرسیتی بۆ ئێمە زیاتر وشکاییە بڵێن ئەو زەرەرەی لەیەکێ. ئەم کێشەیەکی زۆر گەورەیە یعنی حتا گەورەترین وڵاتی دنیا کە ئەمریکا و مەسەلەن کەنەدا و سین و ئەمانەی بەتەنیا ناتوانانی چارەسەری کێشەی بایۆدایڤەرسیتی بکەن. بۆیە پەنایان بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کرد بۆی هەموو وڵاتەکان بەیەکەوە هەوڵ بن ئەم کێشەیە چارەسەر بکەن کاوا بکەن ژینگەیەکی تەندروستە بێت چکە وەتانەزان تێکچوونی بایۆدایڤەرسیتیە کاریگەری لەسەر ئاسایشی خۆراکەیە کاریگەری لەسەر یعنی هەموو لایەنەکانی ژیان هەیە. بۆیە ئەو بەرنامانە خەریکن ئومەمی متحیدە خۆی خەریکەکە لەو هەوڵانان بۆ چارەسەرکردنی کێشانە. دکتۆر زۆر کات قسە لەسەر ئەوە کرێت کە ماوەی چەند ساڵێکە گۆڕانی کەش و هەوا لە سەرزەوی یعنی ڕوویاوە نەک لە تەنها لە هەرێمی کوردستان لە زۆرێک لە شوێنەکانی تریش کەشەوا گۆڕانکاری بەسەرهات و گۆڕانی کەش و هەوا تا چەند کاریگەریە بێ لەسەر ئەم هەمە چەشنەی زیندەوەرانە. بەڵێ خۆی هۆکارەکانی نەمانی یاخود ناهاوسەنگی هەمە چەشنەی زیندەوەری یەکێ لە خاڵەکان کلایمەت چێنج یاخود گۆڕانی کەش و هەوایە کە گۆڕانی کەش و هەوا ئێستا بەرنامەی ئومەمی متحیدە بەرنامەدانێک کە ڕوبەڕووی ئەمانە بێتەوە چۆن وا بکەن بەرامبەر ئەوە بنەوە. دوو هەمیان پیسبوونی ژینگەیە بەڕاستی پیسبوونی ژینگە گەورەترین زەرەرەیە لە بایۆدایڤەرسیتی و لە ناوچوونی جانەوەر و ڕۆکەکان لەسەر ڕووی زەوی کە ئەو هاوسەنگیە طبیعی بینی زیندەوەرەکان تێکیان زۆرتر کاریگەری کردو کاریگەریەکە هەرمۆنەکە دەستی مرۆیی زۆرە وانە خاڵی هەمیان بڵێن چالاکیەکانی مرۆڤ کە ئەمیش کاریگەریەکی زۆر زۆری هەیە بە تایبەتی لە ناوچەی ئێمە ڕەنگە لای ئێمە گۆڕانکاری ئاو هەوا لەگەڵ دەستی مرۆڤ زۆر کاریگەری هەبێ بەڵام لە زۆر شوێنی کە پۆلیوشن بە تایبەتی لە وڵاتە زلهێزە و وڵاتە پیشەسازیە گەورەکانە کە بەهۆی پیسبوونی ئاو هەوا و خاکەوە زیاتر زەرەر لە هەمە چەشنەی ڕووەک و ئەدەن. بەڵام لە وڵاتی ئێمەدا زیاتر چالاکیەکانی مرۆڤ وەکو لە ناوبردننی دارستانەکان وەکو ڕاوکردن نایاسایی مەسەلەن ئەمانە هەمووی کە هێنی هەیە لەسەر ژینگە لەسەر هەمە چەشنەی یاسا ڕۆڵی هەیە لە کەمکردنەوەی ئەو کار بێ بە یاسا لە وڵاتانە یاسا زۆر مامەڵە لەگەڵ ئەم بابەتانەیە کە و خەڵکێکی زۆر ڕاپێکی دادگاکانەکە لای خۆمان میکانیزمی جێبەجێکردنی یاساکان ڕەنگە هێشتا خاوێکی پێوە دیار بێت ئەمەش کاریگەریەکی تری لای خۆمان ڕەنگە لێکەوتەکان و کاریگەریەکانی لای خۆمان زیاتر بێ وانی دکتۆر زۆر ڕاستە کاگاری ئێمە گەورەترین کێشەی بایۆدایڤەرسیتی یعنی هاوسەنگی هەمە چەشنەی گیانەوەر و ڕۆکەکان و بڵێن هەموو زیندەوەرەکان بەگشتی ئەوەیە کە ئێمە
ڕۆشنبیریەکی گشتیمان نییە لەسەر ئەم بابەتە یعنی ئەگەر هێشمان بێ کەمە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە لە وەکو بڵێم چەکی ئەتۆمی وایە چکە تەسیری هەیە بۆ سەر هەموو ژیانی مرۆڤ لەبەرەوە پێویستە ئێمە لە پێشەوە زانیاری و هۆشیاری بڵاو بکرێتەوە لەسەر ئەم بابەتە خەڵک تێبگەێنین کە بڕینی دارێ ڕاوکردنی جانەوەرێکی دەگمەن کوشتنی باڵندەیەک لە ناوبردننی جاڵجاڵۆکەیەک فرێدانی کیسەیەکی پلاستیکی بۆ سەر زەوی چ زەرەرێ بە ژینگەکە و بە هەمە چەشنەی ڕووەگەیە ئێمە هەتا زیاتر لەمە تێبگەین زیاتر گرنگین بە هەمە چەشنی دکتۆر بۆ نمونە کەمبوونەوەی دارستانەکان کەمبوونەوەی ئاژەڵە کێوەکان و یاخود زیندەوەر هەمە چەشنەکان بە شێوازێکی گشتی ئەمە چ کاریگەریەکی درێژخایەنیە بێ بۆ نمونە ئەشێت کاریگەریەکەی ڕاستە و خۆ دەرکەوێت یاخود نەخێر ئەبێ ئێمە خۆمان حازرکەین بۆ کاریگەری درێژخایەنەکانیش لەسەر مرۆڤ هەردوو لایەنەکەی هەیە بە دڵنیاییەوە کەمکردنەوەی سەوزایی خۆتانەزان سەرچاوی ئۆکسجین و دابینکردنی ئۆکسجین بۆ مرۆڤ کە پێژین ئێمە بە ئۆکسجینەژین دارستانەکانە لە هەمان کاتا مەسەلەن گیانەوەرەکان چۆن کاریگەریان هەیە ئێستا بە نمونە پێ دەڵێم ئێمە خۆ دەزانی لە ئەو هەوایی کە مرۆڤ هەیە پێکاتووە لە 4 گاز یەکیان ئۆکسجینە لە سا 21 کە یەکیان نایترۆجینە لە سا 76 مەسەلەن ئاراگۆنی تایە و لەمەیە CO2شی تیا CO2 بە نیسبەی لە سەدا مەسەلەن 4 هەر تێکچوونێک هەر زیادبوونێکی غازێک لەمانە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری نەخۆشی لەسەر کاریگەرەکەی لەسەر مرۆڤ دەرەکەوێت مەسەلەن کێ دەوری هەیە لە پاکردنەوەی هەوای ئێمە دەریاکان یاخود ڕووبارەکان یاخود ئەو دەریاچانەی کە هەمانە کاریگەریەکی گەورەی هەیە چکە ئەو گازە ژاربەخشانەی کە بە تایبەتی CO2 کە لە هەوای زیاکە بەهۆی ئاوەکانەوە پاگە بێتەوە لەگەڵ ئاوەکان وای لێکە هەندێک جار ڕەنگی ئاوەکانیشە گۆڕێ ینی وای لێکە کرد دەلالەتی پیسبوونی ئاوەکانمان بەو گازانە زیاتر جەنابتان لەوانەیە بڵێن زەردبوونی ڕەنگی ئاوەکانە کە ئەمە لە زۆر شوێنە ئەمە ڕووی داوە بۆیە کاریگەرەکەی هەندێک جار درێژخایەنە بۆ جیلێکی ڕابردووە ڕەنگە تووشی نەخۆشیەکان بڵاو بێتەوە و کاریگەریەکەیشی هەمە بڵێن کورتخایەنە کەواکە زیاتر کاریگەری بکاتە سەر ئەو هەوایی کە لە دەوری ئێمان هەندێک نمونە هێنمە بۆی گفتووەکەمان تێرتر بێ بۆی خەڵک تێبکە ڕەنگ من دڵنیام بابەتە زۆر تازیە بەلای زۆرینەوە وە لە میدیاشە کەم جار قسەی لەسەر کراوە یعنی دکتۆر جارانیانوت ئاوە کەلەبەری ڕۆژت لی بخۆرەوە پاک باوەڕکە ئێستا من هەفتەی پێشوو لە یەکێک لە چێ هەڵگورت بوو ئاوێکی سازگارە هاتە خوارەوە چەندێک ئەماخستە نێو قاپێکی شوشەوە دەفرێکی شۆسێرمانە کرد خەڵتەی جابوو مانەوایە دەستی مرۆی گەیشت بۆ سەرەوە دوای پرسیارمان کرد ئەمە هۆکار بوو یعنی ئمە تێکچوونی سەرچاوە ئاوەکان هۆکارە بۆ تێکچوونی ژیانی زیندەوەرە گەر گۆمێکی تا بە هیچ ماسێکی ڕێگەتانەژێ فرەدانی بنێشتێک ینی ڕەنگە ئێمە ڕەنجەنابە دڵنیام دەرەوەت بینیوە سە فرەدانی بنێشت لە دەرەوە هەروەکو تاوان و جەریمەیەک تەماشاکرێت چونکە کۆترێک چۆن قوتی بە لە قوڕیا پەڕێ ینی خینچێنێ ئێمە پێویستمان بۆی ژمارەکانیان بمێنێتەوە لە سروشدا یان یاسای ڕاوکردن جەنابەت باست کرد ینی مەم ڕۆژگارە خەڵکێکەیە پۆلیسی دارستان پێمان دەڵێن ئامارەکان ئاسک ڕاوەکان لێنەم سروشتە پێویستی بەم هاوسەنگیەیە کە دەمیشانەکەی دەڵێ بۆ ڕاوێکی ئەڵێ خۆ منیش نەی خۆم پڵنگەکە ئەیخوا کاکە پڵنگ هاوسەنگیە پێما بێت جاندار خۆی وانە جامەە منێن بۆ باس کرد چەندە زیندەوەران خۆیان توانای هاوسەنگکردنی خۆیانیان هەیە یعنی خۆ پڵنگ و شێر نابێت هۆکاری نەمانی هیچ گیاندارێک لە دارستانێک ئەوانە نەخێر هاوسەنگەکەی ڕاگرێت بە دڵنیایەوە نمونەیەکی زۆر جوانە من نەمیست بێمە سەر من چەند نمونەیەک ئەو ڕۆژە باش شەمە جۆرەمان کرد میوانێک لە جێی تۆیە بۆی نابینرێ نەماوە خەریکە نامێت ئەوەیەکە لە هۆکارەکە ئەو گیانەوەرانەی کە باست کرد مەسەلەن پڵنگ و ئێستا زۆربەی وڵاتەکان جۆرە پڵنگی هەیە پێوترێ پڵنگی بەنگالی ئەم پڵنگە لە هەندێک وڵاتە نەماوە ئەچن لە وڵاتانی کەوە هێنەوە بۆ ئەو ژینگەیە چونکە وای لێ هاتووە ئەو گیانەوەرانەی کە سەوزایی و ڕووەگە خۆن زۆر بووە کە زۆر بوو
ئەگەر پڵنگەکە نەمێنێ واکە کە ئازادە بێتتر بۆ خۆی بالضبط نسبەی ئۆکسسیژین بۆ مرۆڤ بە باشیت لانە و هێنی کۆمەڵی حەشەرات هەیە لە ناوەچێ بەهۆی ئەو جانەوەرەوە مەسەلەن زۆربوونی جاری وە هەیە مابینین بەهۆی ئەوەی دارستانەکان کەم بوونەتەوە یا چالاکی و دەستی مرۆڤ گەیشتۆتە زۆر لە شوێنە کێویەکان وای کردووە کە باڵندەکان زۆری کەم بوونەتەوە دیارە کەمبوونەوەی باڵندەکان جەناب دەزانێ بێتە هۆی زۆربوونی کولە کە کولەکە زۆر بوو کاریگەری هەیە لەسەر بەر و بۆمەکە و کاریگەریەکەی بەم شێوەیە دەرەکەوێت بۆیە هەموو جانەوەرێک هەموو ئاژەڵێک هەموو زیندەوەرێک خۆی هاوسەنگی خۆیە پارێزێ ئەگەر دەستی مرۆڤی لێ دوور بێ بۆ نمونە لە شوێنێکە ئەگەر جۆرە جانەوەرە ئاستەکەی بەرز بێتەوە شتێکی تری بۆیت کە لە ناوی بەرێت وای لەکە کە تەوازونەکە ڕاگرێتەوە بەڵام هەندێک شوێن هەیە مەسەلەن لە کوردە خاڵە زاڵم زەواڵی بۆ پایابێت یعنی ئەم ژینگەی پارێزراوە بێ ئەم ژینگەیە بەڵام مرۆڤ دەستی مرۆڤ وای لەکە کە تۆ دارستانەکەی نەهێشت ئەو هێلانە لە کوێ بکە هەندێک ئاژەڵمان هەیە کە هەر بزانێ شوێنێ مرۆڤی تێچووە زۆر بوون لەو شوێنیان ناکە بەچکەی نابێ هەڕوا بۆ شوێنێکیکە ینی دەنگێ لە شوێنێکە هەبێ بۆیە ژینگەکان بەڕاستی ینی ژین تێکدانی ژینگە بە دەستی مرۆڤ وای لەکە کە ئەم هاوسەنگێت تێپچێ و کارەگەری لەسەر مرۆڤ بێ باشە دکتۆر بۆچی زۆر بەمان بۆ شێوازین کاتێک کارە ساتەکە ڕوو ئەیات ئەو کاتە هەز بە مەترسیەکە یەکەین بۆچی پێشوەختە ئێمە ڕێگری نەکەین لەوەی کە کارە ساتەکان ڕووبات خۆی بەنسبەت بایۆدایڤێرسیتی پاراستنی بڵێن هاوسەنگی زیندەوەری بەڕاستی بابەتێکە ڕەنگە کاریگەریەکەی ئەوەندەی کە لە وڵاتە پێشکەوتەکانە هەیە لە لای ئێمە دەرنەکەوتوێ ئێمە تەنها پیسبوون لەگەڵ گۆڕانکاری ئاو هەوا کاریگەری هەیە لەسەر ئەوە هەروەها دەستی مرۆڤ واتە بە ئینگلیزی پێڵێن هیومان ئەکتیڤیتی بڵێ ئەو چالاکیانی مرۆڤ کە دارستانەکان مەسەلە نەکرێ بە شوێنی نیشتەجێبوون و زۆربوونی ینی بیرشتان نەچێت زۆربوونی ژمارەی دانیشتوان لەسەر گۆی زەوی گەیشتۆتە 8.2 ملیار خەڵک ینی وای لێ کردووە کە ئیتر گۆی زەوی خۆی بەرەو مەترسیەچێ بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە لە لای خۆمان زیاتر ئەم سێ فاکتەرە کاریگەری هەیە لەسەر ژیانی ڕووەکەکان زیندەوەرەکان تێکچوونی ئەو هاوسەنگیە کە ئەمە پێویستی بە بەرنامەی هۆشیاری ژینگەی هەیە کە ئێمە بەرنامەی بۆ دانین و هەروەها لەگەڵیشا کۆمەڵێ ڕێکار بگیرێتە بەر مەسەلەن ئێمە ناڵێن مەسەلەن شاری تازە گوندی تازە خانووی تازە جادەی تازە لێ نەدرێ لە وڵاتەکەمانە بەڵام بەرامبەر بەوە کە 500 دۆنمەکرێ بە پرۆژەیەکی نیشتەجێبوون لەلایەنەوە بەرهێنێتەوە لە هەمان کاتە دۆنمیش بکرێ بە دارستانێ ینی من ئەو سەوزایی کە پرۆژەکان یاوە بەرهێنێ لە ناو پرۆژەکەی خۆی کا ڕەنگە زۆر کاریگەری نەبێ بۆ ژینگە بزەبت بۆ ئەم هەمە چەشنەی زیندەوەریە ئەوەی هەیە ئەی بووە مەسەلەن ئێمە ماشەڵڵا ئەو هەمووە بەرهێنە لە وڵاتەکەمانە پرۆژەی نیشتەجێبوونەکەن دەستیان خۆش بێ و خەڵک پێویستی پێێتی بەڵام لە هەمان کاتێکە ئەمانتوانی ئەو شاخی گۆژەیە هەرێکی بەدە دوێنم بکرێت بە دارستانێ چکە دارستان یاخود بە عەرەبی پێ ئەمە شوێنی ژیانی زیندەوەرەکانە بەگشتی ئەو لە سەوزایەکی ئێرە ناتوانێت زیندەوەرەکە زۆر بوون بکە ناتوانێت بژی زۆر لە نزیکی مرۆڤ لەوازی تۆ گۆژەی بۆ سەوزکە ببێ بە دارستان باشە دکتۆر شتێکی تر هەیە بۆ منە جوتیارە بە ڕێزەکان مادەی قڕکردن و ئەم بابەتانە بەکارێنن ئێمە تا چەند زەرەری هەیە بۆ خاک بەدڵنیایەوە گەورەترین کە ئێستا طبعاً ئەم بابەتی بە تایبەتی مادە قڕکەرەکان بۆ گژوگیا هەیە بۆ مێرووەکان هەیە کە ئەمانە گەورەترین دوژمنی ژینگەن ئەم لە وڵاتە پێشکەوتۆکانە ئێستاوە نەماوە بەهۆی مادەی قڕکەرەکانەوە گژوگیا لە ناوبەرن یا زیندەوەرێکی کە لە ناوبەرن بۆ نمونە تۆ بەروبەمی بڵێن گەنم و جۆ هەیە کە ئەمانە ئاسایشی خۆراک دابینەکەن گەورەترین دوژمنی گەنم و جۆ چییە؟
سن و کولێ یعنی وازان سن و کولە بە مادەی قڕکەر لە ناوی بەری زەرەری زیاترە بێت بۆ لە قازانجەکەی لەبەرەوەی ئەو مادە ژەهراویە یەکەمە چێتە خاکەوە بۆ هەیە ئەوە دووەم ڕەنگە لە ڕێگەی بەروبوومەکەەوە بێتەوە لەشی مرۆڤ کە بۆ نەخۆشی کاریگەری هەیە ئێستا چەندین ڕێگای بایۆلۆجی کۆنتترۆل هەیە بۆ لە ناوبردننی ئەمە بە تایبەتی وڵاتانی بەلجیکا هۆڵندا کەنەدا ئەم وڵاتانە هەوڵەیەن کە هەر بە جۆرە حەشەراتێکی تر مەسەلەن ئێمە نازان پێڵێن لەیدی بەک هین خاڵخاڵۆکە لە ڕۆژێکە ئەتوانێت نزیکەی 300 هێن بخواستن لە ناوبەری یعنی لە مختبەرەکانە دروستکردنەکەی چەندین مختبەر هەیە لە جیهانە ئێستا لە جیاتیەوەی دەرمانی کیمیایی دروستکرد کە پارەیەکی زۆری تیا دەرەچێت خاڵخاڵۆکە بەرامێن خاڵخاڵۆکە جاران ئێستا شەستەکەم تۆزەکەم کەمەی بینم زۆر کەم بۆ تۆ ئێستا لە مختبەرە دروستیەکەن بڵێ پێشتە بڕین بە خاڵخاڵۆکە ماڵ خاڵخاڵۆکە ماڵی خاڵی خۆ لەکوێ ئەو خاڵخاڵۆکەی هێنن بە شێوەی بڵێن گەراکەی و یارەقەی هەیە ئەمانە لە مختبەرە زیای یەکەن و ئەچن لەو چێڵگە پلاستیکەکانە لە چێڵەکانە بڵاو یەکەن و بۆ لە ناوبردنی ئەو بەروبوومان. دکتۆر ڕەزا باسی کۆنکرێتمان کرد ینی شتێکی من زۆر بەداشت بەدەدا چونم کرد چەند ساڵە پێش ئێستش پرسیارم زۆرە کرد لەسەر ئەم بابەتە بە سروشتی گیاندار و زیندەوەر ئازادە یعنی تۆ ناتوانانی ئاڕاستی بۆ دیاری پێوانە ڕاستە ئێستا مەسەڵەن ناوچەی پارێزەر لە قەراق دروستکراوە جێگەی دەستخۆشیە چونکە ڕوبەرێکی بەرفراوانیان بۆ داین باشە بەڵام پرسیارەکەی من تۆزێک هەم لیانیشە و هەم خەمێکی شەکایی خۆم لە وڵاتانی ئەوروپا حوشە نییە یعنی هەستەکەی شتێک نییە بڵێ سیاجی حوشەی ماڵێک بێت زۆر ڕەنگە خۆت ئەمەد بینی بێ من لێ پرسیارمەکەم و بۆچی لێرە لای ئێمە حوشەوەک و شتێکی تایبەتمەندی خۆمانی لێ هاتووە ئەبێ سنووری ماڵەکەمان دیار بێت خەڵک سەیری ناو حوشەکەمان نەکات بەروی تایبەتمەندی ئێمێ لەوێ لە نەرویج ئەو پرسیار ئەو وەڵامیان نامەوتان ئێمە دەستەخەینە ژیانی ئاسکێکەوە کە ئەوێ بێتە ئێرە ئێمە خواردنی چی بێت زۆر بە جوانی وەڵامانداێنانوتی من ڕێگری بربەستێکدانم بۆ گیاندارێک ئاسکێک کە بیێ بەمێ تێپەڕێ لە ناو گوندەکەی منەوە تێپەڕێ بچێتە شوێنێکی تر لای خۆمان ئێستا خۆ شوێنمان زۆرەوانە باکسەر باسی کەم لە سیتەک ئەم هەموو باخ و ڤێلا جوانە دروستەکرێ من لەلایەکەوە جێگەی دەستخۆشین لە بەرەوەی ڕێژەی سەوزاییان پاراستووە و زیان کردووە بەڵام لەلایەکشەوە ڕێگر نین لە ئەو بربەستەیان ئەو ئازادی کە بۆ زیندەوەران دروستە بێت ئەمە کە نایسی تەکەمێنە لە هەموو شارەکانی کوردستان ئەمە هەیە بەڵێ پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە یەکەم باسی یەکەمەوە هۆشیاری خەڵک لە تێگەیشتنی لەسەر بابەتی پاراستنی ژینگە و زیندەوەرەکان دوو هەمیان پەیوەندی بە کولتورەوە هەیە ڕەنگە کولتورەکەی ئێمە وابێت کە خانوویەک دروزەکەی هەبێ بەو شێوەیە هەبێ ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە من وەک ئەمە پێوترێت دەستی مرۆڤ کاک من باسم کرد هیومانی ئەکتیڤیتی هیومان ئەکتیڤیتی واگلیەکە گیانەوەران دوور بخاتەوە واتە لە هەتا مرۆڤ من هەنگاوێ بڕۆم ئەو زیندەوەرانە ڕەنگە سەد هەنگا لە ئێمە دوور بکەونەوە هەنێ یعنی من دەبیرم دیە ینی پێشتری ڕەنگەیەوە بەبیرتانەیە پێشتر لە شاری سلێمانیان یعنی مناڵ بوون پشیلەمان نابینی بە سورعەت نەڕوا ڕایە کرد چونکە وای لێ کردبوو خەڵک ئەوەندە دژی بوو ئێستا ئەو هۆشیاریە تقریبا خەریکە دروست دەبێت گیانەوەرەکان خەریکە ئەبنەوە بە هاوڕێ مرۆڤەکان یعنی ئەمە گۆڕانکاریە کە ڕووی داوە لە هۆشیاری بۆیە زۆر پەیوەندی بە هۆشیاری ژینگەوە هەیە بەرامبەر بە ڕووەک بەرامبەر بە گیانەوەر بەرامبەر بە زیندەوەر بەرامبەر بە باڵندەکان کەوای لێ بکەین لەگەڵ مرۆڤیش یعنی ئەمە بۆکو لە پێشەوە باسم کرد ئیکۆسیستم لە چی پێکاتووە لە چەند کۆمەڵگەیەی مرۆڤ جۆرە کۆمەڵگەیەکە باڵندەکان جۆرە کۆمەڵگەیەکن جانەوەرە کێوەکان چەندین کۆمەڵگیان هەیە مێرووەکان ڕۆکەکان ئەم کۆمەڵگانە هەمووی بەیەکەوە ئیشەکەن بۆیە ئەو بایۆدایڤێرسیتی کۆتا پرسیاری من بۆ وەرەلانەجان کۆتا پرسیاری من تۆ جەنابەت سەرۆکی زانکۆی سلێمانی بووی ئەو بەشی کشت و کاڵمانەیە بەشەکانی جیۆلۆجیمانە پێم بێ هەموم توێژینەوانی کە لەسەر هەمە چەشنەی زیندەوەرانە پەیوەندی
بەوانەوە هەیە بەڵام وەکو سەرۆکی زانکۆ لای ئێمە ئەم بابەتە بەگرنگ تەماشاکراوە توێژینەوەمان هەیە یعنی بە گرنگ ێزانین توێژینەوەی بۆ ئەنجام بدەین بزانین ژینگەی ئێمە گەیشتوین بەکوێ بۆ خەریکە شەمشەمە کوێرە نامێنێ بۆ چۆلەکە کەم بۆتەوە بۆ حاجی لەقلەق تەنها لە وەرزێکە ئەزانە هەندێکیان کۆچەرین لە شوێنێک واشن بۆ شوێنێکی تر بەڵام بۆ ژمارەکانیان کەم بۆتەوە توێژینەوەمان هەیە وەکو کورد بەڵێ ئێمە نەک هەر توێژینەوە ئێمە چەند کەسانێکمان هەیە کە لە بواری ئەم هەمە چەشنەی زیندەوەرانە کارەکەن بەڕاستی ینی لەوانە ئێمە مامۆستا کۆڕشمانەیە ڕۆژارە دەزان پێستێمانی ڕەنگە جەنابتان زۆر بینی بێتان کە گرنگیەکی زۆر و چەند توێژینەوەیەکیان هەیە لەو بارە و چەند کتێبێکیشیان دەرکردووە لەسەرەوە مامۆستا سۆرانمان هەیە هەر لە زانکۆی سلێمانی و چەند کەسانێکمان هەیە بەڵام ئەمە کاری هەمە چەشنەی زیندەوەری وەکوتم یا پاراستنی هاوسەنگەکەی بە حسێک و بە دوان و بە وڵاتێک و بە دوو وڵات دابێت چونکە ئەگەر لە ئەوروپا یا لە غاباتی ئەمەزۆن دارستانەکانی تووشی کێشەیە بن ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر مرۆڤایەتی و ئۆکسجینی هەوا لە دنیادا ئەمە کاری دەستە جەمعیەوێ بەڵام وردە وردە لە لای خۆشمان خەریکە ئەو هۆشیاری ژینگەیە زیاکە بۆ ئەوەی کەوا بکەین کەمان ژینگەیەکی تەندروست پێ و هاوسەنگی ژیان زۆر باش خۆش بێت دکتۆر منیش کۆتا پرسیارم ئەمڕۆ کە هەینیە خەڵکە چێت بۆ سەیران و دەشت و دەر مادی پلاستیکی زۆر لەگەڵ خۆیان بن ئەم مادە پلاستیکیانە تا چەند کاریگەری هەیە لەسەر زیندەوەرە هەمە چەشنەکان بەدڵنیاوەوە یەکێک لەو هۆکارانەی کابێتە هۆی پیسبوونی ژینگەوە پیسبوونی ژینگەیش کابێتە هۆکاری لە ناوچوونی هەمە چەشنەی زیندەوەرەکان فڕێدانی ئەو موادە پلاستیکیانەیە لە سەیران نابێ یا لە هەر شوێنێکا بێ کە بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە هەموو ڕاگەیاندنەکانەکەم کە ڕۆڵێکی زۆر جوانیان هەیە لەوەی وا بکەن کە خەڵک ئەو جۆرە پلاستیکە یاخود ئەو ژینگە جوانە بەو مادە ژەهراویانە بەو وەیستا ینی چی پیانە بەو پاشەڕۆ خراپانەی کە مرۆڤەتی بەدەستی خۆی ژینگەکەی خۆی تێک نەیە کە ڕاگەیاندنەکان ئێستا دەورێکی باشیان هەیەوە تا ڕادەیە خەڵکی ئێمەش هۆشیار بۆتەوە بەرامبەر بە ژینگەکەی بەڕاستی هەست بە مەسئولیت دەکا و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە ئەوە پیشانەیەن کە کارێکی زۆر پیرۆزە و دەستخۆشی لە ڕاگەیاندنەکان زۆر سوپاس بۆ پرۆفێسۆر دکتۆر ڕەزا حەسەن مامۆستای زانکۆ سپۆر بیولۆژی زۆر سوپاس بۆ زانیاریەکانت دەستە خۆش بێ زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دکتۆر یامانتومان کردی سوپاس بۆ تۆ